لە کۆبانێەوە ئەم ڕێگایە بەرەو مونبیج دەچێت. مونبیج دەکەوێتە باشووری ڕۆژاوای کۆبانێ بە دووری 65 کیلۆمەتر. لەم مەسارەوە ڕووباری فرات تێدەپەڕێنم، لەسەر پردی قەرەقوزاقەوە بەرەو ناو مونبیج دەڕۆم. شەڕی گەرم لەم مێحوەرە و بەنداوی تشرینەوە بەرەو ناو شارەکە پێشڕەوی کردووە. بە ئاسمانەوە فڕۆکەی جەنگی بێ ئامان دەبیندێن. غەزەبی شەڕیان بەسەر چەکدارانی داعشدا دەبارێنن. هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ ڕاوێژکار و شەڕکەر ئەمریکیەکان دژی داعش لە جەنگدان. بە تۆپ، موشک، تانک و زرێپۆش ناوچەکەیان بەجارێ کردووەتە ئاگر. شارەکە لە زۆر لاوە گەمارۆ دراوە، هەموو شوێنێک ئاگرە. دەشتی کاکی بە کاکی مونبیج تا چاو بردەکا بووەتە دەڤەری شەڕ. ئەو خەڵکەی لێرە هەڵیانداوە مونبیجین لە بن دەستی داعش هەڵاتون. مناڵان قوربانی شەڕی چەکدارانی ڕەشدا گەڕاوی داعشن. ئێرە مونبیجە شارۆچکەیەک تەواو لە تەختاییدا هەڵکەوتووە. لە دووری 90 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی حەلەب. لە 2004دا 100,000 کەس لێرە دەژیان، بەڵام لە بەرجەنگ ڕەڤیان. ئێستا نزیکەی 20,000 خەڵکی ئێرە سوننە مەزهەبن، عەرەبی بەدەوی کە زۆرینەن، هەروەها کورد، تورکمان و چەرکەس پێگاتەی شارەکەن. لە مانگی 1 2014ەوە داعش حکمی مونبیج دەکات. خەڵکی ئێرە هێندە بندەستن لە سیما و پۆشاکیاندا. خەسڵەت و شەخسیەتی داعشی بە ئاسانی دەردەکەوێت. شارەکە وەک وێرانە وایە، ئافاتی شەڕ و خاشاک هەموو لایەکی گرتووە. داعش دیوارەکانی پڕ لە هەڕەشە کردوون، بازار و دوکانەکان داخراون. بۆ خۆپەنادان لە ئاگری شەڕ کەس لە دەرەوە نابیندێ. تەنیا ئەو نەفەرانە نەبێ کە لە وڵاتانی خۆیان و ڕۆژاواش فەعۆ و دایع بوون، ئێستا خۆیان خزاندووەتە ئێرە بڕیارە لەم ئۆپراسیۆنەدا تاقیان نەهێڵن. بەشێکی زۆر لە چەکدارە بیانیەکانی داعش لێرن، بە تایبەت ئەوانەی لە لەندەن و بەریتانیاوە هاتن. دۆخی شارەکە و دەنگی بۆمبە گەورەکان ئەم ناوەی تەواو سامنا کردووە. بۆ بەرگری لە هێرشەکە بازار، دوکان و ماڵەکان منڕێژ کراون. ئەو ئۆتۆمبیلە بۆمب ڕێژانەی داعش بۆ خۆپارێزی دایناون. هەر لێرە بە موشەکی فڕۆکەکان دەکرێنە ئامانج. دەنگی تەقینەوە و پارچە زۆرەکانیان هەموو دەڤەرەکەی تەنیوە. بەکەوتنی مونبیج داعش پێگەیەکی زۆر سەرەکی لەدەست دەچێت. نەخشە و بەلانسی هێز دەگۆڕێت. هاتوچۆی چەکدارانی خەلافەتی ئیسلامی بۆ حەلەب، ڕەقە، مووسڵ و ئەنتاب دەبچڕێت. ئامانجی ئۆپراسیۆنەوەیە دواتر شارۆچکەی جەرابڵز گەمارۆ بدات. دەوترێت فەرماندەکانی داعش لەژێر زەبری فڕۆکەکاندا بەرگریان پێ ناکرێت، بەرەو شارۆچکەی باب هەڵدێن. ئەوانەی ماون زیاتر خۆکوژە بیانیەکانن. ئەمریکا و هاوپەیمانان سوورن لەسەر ڕووخاندنی قەڵا و ئەفسانەی داعش لێرەوە تاکو و ڕەقە و مووسڵ.